سڵاوتان لێبێ لە فەرمانگەی ژینگەی ئیدارەی سربەخۆی سۆرانم. لێرە جگە لە بەڕێوەبەر تەواوی فەرمانبەرانی گرێبەستن. من بۆ ئەوەی پرسیاری زیاتر ئاراستەی بەڕێوەبەری فەرمانگە بکەم کاکەژار لەگەڵم دەبێت بزانین ئەم گرێبەستانە چ کێشەیەکیان بۆ فەرمانگەی ئەوان دروست کردووە. سڵاوت لێبێ ئەگەر پێمان بڵێ بوونی ئەم هەموو گرێبەستەکە 28 فەرمانبەر لێرە گرێبەستە، ئەما کێشەی بۆ ئێوە دروست نەکردووە لە ڕووی یاساییەوە، لە ڕووی ئیشکردنەوە، لە ڕووی پێدانی موچە و شایستە داراییەکانیان؟ بەناوی خۆی گەورە میهرەبان، هەروەک دەزانن کە کاتێک کە سووران بوو بە ئیدارەی سەربەخۆی سووران فەرمانگەی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سوورانیش هاتەکایەوە. کاتێک کە ئەم فەرمانگەیش هاتەکایەوە ئەمە پێویستی بە فەرمانبەر و پێویستی بە زۆر پێداویستی بوو. لە دەست پێکدا ئەمە پەنامان برد بۆ دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ فەرمانگە، بەڵام بەداخەوە ئەو وەختەش کە قەیرانی دارایی بوو کەلوپەلەکانیش وەکو پێویست بۆ ئەم فەرمانگە دابین نەکران. لە کاتێکدا کە ئەم فەرمانگە 15 هۆبەی هەیە و پێویستی بە 61 فەرمانبەر هەبوو، بەڵام 30 فەرمانبەر کە ئەمری گرێبەستبوونیان بوودا چوو لەوانە 28 فەرمانبەر بە گرێبەست بڵێن دامەزراون، بە گرێبەست دامەزراون و ئەم فەرمانبەرانە لە ڕووی یاسێوە کێشیانە، چونکە تەنیا 8 فەرمانبەرێکمان مابوو بڵێ پەسەندی داراییان بۆ دەرنەچوو بوو. با خۆشحالیەوە ئەم سەر کاریشمان بۆ ئەوان کرد. ئێستا 28 کەسەکە وا دەتوانین بڵێن کە فەرمانی داراییان بۆ دەرچوو دەست بەکار بوو. چەند موچیان پێدراوە؟ ئەوەی لە ساڵی 2025 کە بەرەو مانگی دەهەم ئەچین تەنیا 3 موچیان وەرگرتووە و 2 موچەشیان وەکو قەرەبووی ساڵی، چونکە لە یەکی دەی 2024 ئەم فەرمانبەرانە دەست بەکار بوون، 2 موچەی تریشیان پێدراوە. موچەی مانگی 12 ڕەنگە چونکە بۆ هەموو کوردستان نەدراوە، ڕەنگە مانگی 12 هیچیان نەدر. نەسریە ئێوە نەسریەتان بۆ سەر فەکرێ؟ بەێ کێشە ئێمە ئەوە لەبەر ئەوە فەرمانگەیەکی نوێ بوو و هەندە بڕیار هاتون کە دەبێتن یەکەی ژمێریاری لە هەموو فەرمانگەکان کەم بکرێتەوە. ئەمە 3-4 جار داوامان کردووە، بەڵام بەداخەوە هەتا ئێستا بۆمان نەکراوە. نمونە چونکە ئەم فەرمانگە داهاتیشی هەیە لە پرۆژەکان و لە سەرپیچیەکان داهاتیشمانە ناچارین ئەمە بۆ هەر وەست و وڵاتێکمان هەبێت دەبیت بگەڕێنەوە بۆ دەست سێپاراسن و چاکردنی ژینگە لە شاری هەولێر، یاخود داهاتێکمان هەبی دەبی بۆ ئەوان بگەڕینەوە، ئەوان ئیداع بکەن بۆ بانقەکانی تر، ناتوانین بگەڕینەوە بۆ گەنجینەی سووران. بۆیە لەوەش کێشەمان بۆ دروست بووە، چونکە ئەم فەرمانگە لە هەموو ئیدارە سەربەخۆی سووران بە 6 قەزا و بە 13 ناحیە و بە 350 گوندێک هەموو کارەکان تەنیا لە مەرکەزیان لە فەرمانگە ڕای دەکرێتن. ئەمەش ڕەنگە زۆر زەحمەت بیتن بۆ ئێمە. دەست خۆش کاکەژار، زۆر سپاس. بەڵێ دیارە ئەمە وتەی بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی ئیدارەی سەربەخۆی سۆران و وە خۆی دەڵێ 28 فەرمانبەریان لەم فەرمانگەیە گرێبەستن لە کاتێکدا ئەوان نزیکەی ساڵێکە دەوامی فەرمی خۆیان دەکەن، بەڵام تا ئێستا نەکرێن بە فەرمانبەری هەمیشەیی. عەبدوڵڕستایی، ڤار میدیە. قسەی کۆتایی ڤار دەیکات.